بینەرانی بەڕێز سڵاوتان لەبێت. من ئامانج بابانیم ئەم ڕۆژ لە بەرنامەیەکی نوێی بێسنوور هاتوونەتەوە دیدارتان. وێڕایەوەی کە من ئەمڕۆ تەندروستی باش نییە لەوانەیە دەنگم باش نەبێت، بەڵام 2000 خۆشەویستیەوە ناچارمانەکە لە کاتی خۆیان بەرنامەکان بکەین ئەگەر تەندروستیشمان باش نبێت. ئەمڕۆ باز لە هونەرەکەین، پەیوەندی هونەر و بازرگانی، هونەر و ژیان، هونەر و کایەکانی دیکەی، کرانەوە و مامەڵەکردن لەگەڵ کایە هەستیارەکان لە کۆمەلگای ئێمەدا. چێنەوانەی هونەر بە ئاقاری پێشکەوتن و کرانەوەیە دەبن و چێنەوانەی هونەر بەرەو ڕەجعەت و بەرەو داخزان و بەرەو کوشتن دەبن. ئایا هونەر دەکرێت هەڵسەنگاندنی بە تەنیا خۆی بۆ بکرێت وەک ئەوەی بڵێن ئەم هونەرە هونەرێکی باڵایە یان نەخێر دارێکی شەخصە و بارگاویە و چەندین بابەتی دیکەی پێوە هەڵواسراوە وەکو بابەتەکانی پەیوەست بە جوانی و زەوق و ئەو بابەتانەی پەیوەست بە هەستیاری و سێکس و کۆمەڵە بابەتی دیکە. ئایا هونەر توانیوێتی ببێتە بازرگانیەکی قازانجکەر لە کۆمەلگای ئێمەدا؟ ئایا هونەر توانیوێتی ببێتە مخاتبێکی جددی و بەردەوامی هەم ناوخۆ هەم ئاستی دەرەوە؟ چەند توانیمان ئەم هونەرە بە دەوروبەری خۆمان ئاشنا بکەین، لانی کەم بەوانەی ئەگەر هاوزمانی ئێمە نەبن زمانەکانی نزیک لە خۆمان بن وەکو عەرەبی و فارسی و تورکی و نەتەوەکانی دیکەی لانی کەم نزیکمان. ئەمڕۆ لەگەڵ یەکێک لە پایەکانی هونەری نوێ، ناڵێن تاکە پایە، بەڵام یەکێک لە پایەکانی هونەری نوێ کە قسە و باسێکی زۆری لەسەرە، لەسەر هونەرەکەی، لەسەر هەڵسوکەوتی، لەسەر ئەو کەسانەی کە دەیکاتە هونەرمەند و دێتە ساحەکەوە. بۆم بەرنامەیە میوانداری مامەستا هەڵکەوزایر دینەخان هونەرمەند، کاکە میرە هونەرمەند، بەخێراتنتانەکەم هەروە ئەم بە ڕێزە بەشداربووانە لەگەڵمانە بەخێر بێن. پرەنسیپی بەرنامەکە وایە کە هەر کەسێک لە هەر کاتێکە دەتوانێت بێسنوور گفتوگۆی بابەتەکانی پەیوەست بە تەوەری قسەکردنمان بکات. هەندێک جاریش بێگومان مادەم بەرنامەکە بێسنوورە لادانی تێدا دەبێت، بەڵام ڕەچاوی کات و پرسیارەکانی یەکدی بکەین و قسەکان. مامەستا هونەر لە کوردستاندا ئێستا دەتوانین بڵێین هونەرێکە کەوتۆتە سەر پێی خۆی و دەتوانێت هونەرێکی قازانجکەر بێت؟ ئەگەر دەتوانێت بە پاڵپشتی چی؟ بۆچی هونەری ڕابردوو قازانجی نەدەکرد؟ بەس هونەری ئێستا کەوتۆتە سەر پێی خۆی. بەڵێ، سپاس بۆ بەڕێستان بۆ بەرنامەکە و بە خێراتنی ئەو میوانە بەڕێزاناکەم. سەرەتا ئەمەوە بڵێم هونەر لە کوردستاندا ئەگەر بۆ گەڕانەوەی 15-16 ساڵ پێش ئێستا حساب بکەین نەکەوت بۆ سەر ڕێچکەیەک کە بتوانێت هونەرمەند بە کارەکەی خۆی بە پیشەکەی خۆی داهاتی ژیانی خۆی و کارە هونەرەکانی بەدەست بێنێ. ئەتوان بڵم لە 2005ەوە ئەو هەنگاوە دەستی پێکرد من وەک خۆم توانیم کۆمەڵێک کار بکەم، کۆمەڵێک وەچی تازە بێنمە پێشەوە، کۆمەڵێ لەو هونەرمەندانی کە ئەزمموونیشان هەبووە لەگەڵ من کەوتنە کار بتوانین هەم لە ڕووی بەرهێمێنان و کوالیتی کارەکانەوە خوێندنەوەی گەنج ئەوە کە خاڵێکی زۆر سەرەکی لەناو هەموو کۆمەلگایەک توانیمان ئەو ڕێچکەیە بشکێنین فۆرمی تازە ئەو ستایلانی کە لەناو مۆزیکی کوردی نەبوو بوو لە غەربیەکان لە شەرقیەکان هێنامانە پێشە و کوالەتی ئەلبوم کوالەتی کلیپ دواتر بەرە و بازرگانیبوونی هونەر لە ڕووی ئەوەی کە بتوانین ڕێکلام لە ڕێی کۆمپانیەکانەوە بەدەست بێنین و ئەوانیش وەکو قتاعی خاص بهێنە بەشداربووی ئینتاجی کارەکانەوە وەکو بەرهەمهێنەر بتوانیت کارەکە هەم بە کوالەتیشی بەرز هەم داهاتێکی هەبێ بۆ هونەرمەندەکە. دینەخان بێگومان کە باز لە هونەرەکرێت لە ناوی هونەری خانمان ئەبێ ڕاستەخۆ باز لە جوانی و لە پایەکانی دیکەی ناودەرکردن و خێرا ڕۆیشتنە ناو خەڵکی هونەرەکە بکرێ. کچەکانی هەڵکەوزایر کە ناوەکە وایە یان هونەرمەندەکانی دەوری هەڵکەوزایر زۆرتر لە نخبەی جوانن و بەردەوامیش لەگەڵ کرانەوەی زیاد لە پێویستن جیاوازترن لە کچەکانی تر. دینە کە لەگەڵ هەڵکەوزایر کار دەکات بە چ نیەتێ یان چۆن توانیوێتی جیاواز بێ لە کچەکانی پێشخۆی؟ جارێ دەستخۆشی و لێکەم و سپاس بۆ پرسیارەکە و بەخێراتنی میوانەکانی شتەکەم. کارکردن لەگەڵ مامۆستا هەڵکەوت بەو ئاسانیە نییە کە ئەگەر جوان بی وەرئەگیرەی ئەگەر جوان نەبی وەرناگیرەی ئەمە لە کوێشن مارکانیە هیچ کاتێکیش ئەوانەی چونەتە لای ئاسانیە نییە کە ئەگەر جوان بی ئەویش ئەگەر جوان وانە چونکە من کە کاتێک چوومە لای مامۆستا هەڵکەوت بەڵێ وەکو من مەسەلە
چونکە مامۆستا هەڵکەوت کە یەکەم جار چوون بۆ لای یەکەم بینینی من و مامۆستا هەڵکەوت ئەگەر شەڵا ئەگەر ڕیکۆرد بکرایە من مێکابیشم نەکردبوو بە جلێکی زۆر سمپڵەوە بە شێوەیە ئەمڕۆ وایە وەرناگیرێ نا یەکسەر پرسیاری ئەوەی کرد ئەتوانم گوێم لێ دەنگە بێ توانم گوێم لێ بێ بزانم تۆ دەنگی تۆ دەنگی تۆ ئەو هوەرەی تۆ لەگەڵ پێشوازی چی جیاوازی زۆر زۆرە هەر کەس بە ئەم دەنگە هەر کەس ئەوە خوادایەتی بە هەموو کەسێکە دەنگی جیاوازە ئیتر هەموو کەسێک دەنگێکی تایبەتی خۆی هوەرەکەت چ جیاوازی چیە دەنگی من جیاوازە لە دەنگەکانی تر هوەرەکەی منیش مادام لەم مەدرسەیەوە سەری هەڵاوە جیاوازی ئەوەی ئەبێت تەنها کە من دەنگم جیاوازە لەوان بە پێی دەنگەکان مامۆستا گۆرانیەکان دابەشە باش کاکە میرە کە باز لە گۆرانی تازە ئەکرێت باز لە ئەزمموی ئەم پیاواکرێت لەگەڵ ئێوەیە باز لە دوو ئاراستەی جیاواز ئەکرێت مامۆستا هێدی چەند جارێکە تەڵقات و دەرچوونی هەیە بۆ بابەتی ئاینی تۆ گۆرانی ئاینی ئەڵی سرودی ئاینی ئەڵی گۆرانی احتیادی ئەڵی گۆرانی غەرامیات ئەڵی گۆرانی دیکەژەڵی کە نزیکە لە گۆرانی سێکسی ئەمە چۆنە گونجێت ئایا تۆ چۆن شەرعەتیەوە بەمانە یان چۆن دەکرێت لە یەک کەسایەتە کە ناوی میرێ هەمووی کۆبێتەوە سەرەتادا خۆشحاڵم لەم بەردامێ سپاسی جەنابتانەکەم بە خێراتێکی گەرمیمانەوە ڕێزاناکەم هەڵبەتە مامۆسا هەچ کارێک کە ئەیکا کە بۆ منی ئەکا و کە من هەڵە بژێرێ بۆ کارێک ئەسەرەتا حساب و کتابی هەموو شتێک ئەکات و بیری لە هەموو شتێک کردوتەوە میرە کە هەموو شێوازێکەڵێ بەدەدی کە جەنابتان وتان لە غەرامی و لە دینی و لە شتی هەموو ئەو بابەتانی کە وتومەتە ئێستا هەر یەکە و جمهورێکی تایبەتی خۆی هەبووە هەچ کاتێک هەر گۆرانێک مەسەن ئەگەر ئاینی بووە یا غەرامی بووە کە بڵاو بۆتەوە ئیتر لای خەڵک بۆ من دەستخۆشی بووە پێیان باش بووە هیچ شتێکی وە و خراپی لێ ئەوە نەو دروست نەبووە تا ببێتە شتێکی پرسیارێکی ڕاشکاو لە ئێوە مامەسا بەوە ناسراوە کە تا ڕادێک هەژمونی هەیە لەسەر هونەرمەندەکانی قەدە بۆ لە قسەی دەرچی گۆرانیەک مۆسیقایە پرسیارێکی ڕاشکاو لە ئێوە هیچ کاتێ مامەسا بەوە ناسراوە کە تا ڕادێک هەژمونی هەیە لەسەر ئەمە هەستەکەیت ڕاشکاوتر پرسیارکەی نەستەکەی سڕینەوەی کەسایەتی و زەوقی هونەری خۆتانیان نەخێر مامۆستا تواناکەیەوە بەرزەکان ئێوە ناتوانن دەرەوەی هەژمونی هەیە لەسەر هونەرەکەیت بن باسی ڕاشکاوتر پرسیارکەی مامۆستا توانەکانی مامۆستا لە حدێکە لە ئاستێکە کە بەڕاستی ئەمڕۆ من وەکو خۆم زەحمەتە لە کوردستانە کەسی وەکو مامۆستا بێ و بیرکەوە هەموو شتێکی مامۆستا بۆ ئێمە ئەمڕۆ من وەکو خۆم کە شتێکی تەواوە و ئێمە ڕازی لە کوردستانە کەسی وەکو مامۆستا بێ باش هیوادارم هەر کاتێک بیریانە هەموو بەشدارەکان پرسیارێکیانە دەستەوە بیخەنە ڕوو مامۆستا بەڵام هەر لە هونەر ئەرمێنیانەوە کە ئەمڕۆ تۆری گفتوگۆمان هونەر و بازرگانیە باش هیوادارم هەر کاتێک بیریانە هەموو بەشێکی زۆر لە هونەرەکان کە وەکو هەرچی نوێژێکی سەر ساڵانەتی زیادەوەی هەست لە هونەر ئەرمێنیانەوە کە ئەمڕۆ کە هاوتای بەکاربەرایەتی سیاسیەکان هونەرمەندێکی زۆر کە پەیوەندی بە من کردووە دەڵێت بەڵە فەرمووز کە هاوتای بەکاربەرایەتی سیاسە شاشەشەونە نایانبینم لەگەڵ ڕێزم هونەرمەندێکی زۆر بەسەکەوتیان بەفازن بەڵام ئەوەی کە ئەوان مامۆساکە و زاید بەرزەکانەوە بەڕاستی خۆیان دەرنەکەوت نازانم کاتی لەسەر شاشەوە نایانبینم لەگەڵ ڕێزم ئەو پرسیارە لە هەردووتانە دینە خانجەوە بەرەوەلێەوەی وەصفی مامۆساکە زایرێت یەک ساڵ تقریبا ئەگاتە 2 ساڵ من لە کاری هونەری و هاتوومەتە ساحەی هونەرەوە زۆر کەسی تر هەیە کە زۆر ساڵانێکە ئەوەنە دەرنەکەوتەوە بە پێوەمە دەرکەوتەوە من بەدەیان پرۆگرامم کردو ئەلبومێکی هونەریمان کردو کە لەم کاتە کورتەیە ئەم بەرهەمە زۆرانای ئێمە ئەوەنە دەرکردومانەوە نازانم ئینتاجی فەنی لەم وڵاتەیە زۆر مادووبووین لەگەڵ ئەوەی شاریمان ئێمە زۆر مادوو بووین کاری هونەری زۆر بەرهەمەوە ئەگەر بڵم دە بەرنامەیەک نازانم ئینتاجی فەنی هەم زیاتر من باسی ڕکابەرەکان ناکەم
بەڵام چێ بەڵام بەردەوام باز لە دوو ئاراستی جیاوازەکە ئاراستی چەند زەقوزایر و کۆمەڵە کەسە ئاراستی چەند کۆمەڵە کەسە کە ئێوە بەڵام چێوەکەم بە کلاسیکەکە بەردەوام باز لە دوو جیاوازی تۆ چییە لەگەڵ ئاراستی جیاوازتان سەر ئاراستی چەند زەقوزایر و کۆمەڵە کەسە ئاراستی چەند کەسە کە ئێوە بەڵام چێوەکەم کلاسیکەکە بەگشتی ڕیسالەیەکە کە تەکلیلی پرسیارەکەت لەگەڵ شعرانیش کۆمەلگا هەموو جۆرێکی تێدایە خەڵکێکی ئاینێ خەڵکێکی نیشتیمان پەروەریزێکی خەڵکێکی لە باری سۆزداری و یان جۆری کۆمەڵ ناس لە بارەکانە ئەگەر دەنگش بەرزکەی تۆ بەشداربووەکانە زۆر باش جوێمان لە دەنگی بەس خۆی دەنگێڕوان سروشتی دەنگم من کێسە داوای لەبەرتان لێکەم لەبەرەوە کۆمەلگا پێویستی بە هەمە جۆری بەرزکەی تۆ بەشداربووەکانە باشە بۆ هونەرمەندی ئێمە یان سیاسی کوڕە نووسەری ئێمە هەمیشە بە دوایەوەگەڕێت لە هەموو شتێک قسەیەکەم یعنی بۆ نابێت بابەتی غەرامیات و عەشق و خۆشەویستی هەڵبژێری بۆ دەبێت لە ئاینی و سەروری سیاسی حیزبی سەریەک هەمیشە بە دوایەوەگەڕێت لە هەموو شتێک لەبەرەوە من کەسی بۆ نابێت بابەتی غەرامیات و عەشق و خۆشەویستی هەڵبژێری بۆ دەبێت لە حیزب موسیقاری کارەکان دەحیزبی سەریەک دومیشە پرۆدوسەر ئەوەیە من شارەکە دێن بۆ ئاوازەکە دانێن گۆرانبێژەکە پێی لەبەرەکەم ئشرافی زیاد تەوزیع موسیقاکەم چاپژن ئەلبومەکەم کلیپەکەم بەخشی لە ناو میدیا و سۆسیال میدیا هەموو باشەکان پێبسەری گشتی لە گۆرانبێژەکە پێی لەبەرەکەم کۆمەلگا و بۆ جەناب کردەوە پێویستی بە هەموو باشەکان سۆسیالەوانی کاتی خۆی من پێش تا کۆزایش پێویستی بە هەموو کۆمەلگا لەبەرەوە من ئەگەر کارێکی ئاینیەکەم بخۆم بڕۆم بە ئاین زۆر ئاین پێویستی بە هەموو باشەکان ئەو سیمایە و ئەو بەڵێ زیارمەتی پرسیارێکی ڕاشکاوتر و بێسنوتەکەم لەبەرەوە من ئەگەر کارێکەکانە لەگەڵ ئاینی ئیسلامە دێتەوە ئەو سیمایە ئەو ئیسلامە دێتەوە پێی ممکنە کۆمەڵێک لە فئەیەک لە ئیسلام وەکی کارەکانی دەکەنەوە لەوانە 1970 مەلای ئەم وڵاتە ئێستا هەڵبێنەوە برادرایەتیمان هەیە قساکی گفتوگۆ لە ناوی شانەیەکی لە مەلاکان چەند جارە زۆرم داوانێ ڕستم لەگەڵ هەندێک مەلا بڵاو نەکەمەوانێ لەگەڵ هەندێک بڵاو نەکەمەوە بڵە حەزەکەم بۆ زانێرت پێ لەسەر ئاستی وڵاتی سعودیا و زۆر لە وڵاتەکانێکە تەلحینم بۆ مەلا بڵاو نەکەمەوە ڕۆژ جارە چم سعودیا من زیاتر لە 70 مەلا دەستم بۆ زانێرت ئەمە لایەنێکی ڕوون نەبوو بەگشتی بەڵام لا ئێمە دیوێکە دەرکەوتەوە وەکمان وایە دیوەکەت لا ئێمە دەرکەوتەوە کە زیاتر کچان و لەگەڵ خانمانی جوانە بەتا با تەکمیلی بەڵەفسارەکی تێشت دەمەش لا ئێمە دیوێکە لەوەی وەکە بەشە کلاسیکەکە کچان و لەگەڵ خانمانی جوانە با تەکمیلی بەڵەفسار دەکەم کۆمەڵە کاری خەڵک هونەرمەند کاری خۆیان دەکەن لەوەی جێگای دەستخۆشی چکم لە کۆتاییدا ئەم جەماعەتی ئەمڕۆ ئێستا ئەم بەرنامەیە دەکەن هەر یەکی داعش کۆمەڵە کاری خەڵکێک حەزی لە پۆپ یەکێک حەزی لە کلاسیک یەکێک حەزی لە گوێگرتنی نوعێکی سلۆ لە موزیک بەواسە موزیک بە هەموو بەشەکانەوە تەکمیلی کۆمەلگایەکە حەزی لە کلاسیک حەزی لە زۆر باش نوعێکی سلۆ لە موزیک بەواسە موزیک بە هەموو بەشەکانەوە پرسیارە لە مێشماگەڵاڵە بۆ ویستم بیکەم لەبارەی هونەری کلاسیک و هونەری نوێ ئێستا کاتێکە هونەرمەندێک ئێستا هەڵستە بەدەستنی گۆرانیە دەبینین ماوەیەکە ئەو پەڕی ناگاتە ساڵێک بەڵام بەرسێنێکین لە پشترا هونەرمەندی کلاسیکمانە بووە کاتێک ئەواندا ئەنێ وەکو گەنجێک بە ئیملاقی هونەری کوردی هەتا ئێستا گۆرانەکانیان هەر لە گوێمانە گوێی لێنەخنی بەڵام ئێستا کە هونەرمەندێک هەڵستە بە دەبینی گۆرانیەک ئەو نەنابات ئەمە ئەگەڕێتەوە بۆچی ئەم پرسیارە مەباڵەسا ئەگەڕێتەوە بۆ لەو کاتیان دەرهێنەرەکانیان باش بووە ئاوازەکەیان موزیکەکەیان بەقەوە دووە کەن ئەداەکەیان پرسیارەی تۆ لە میرە بکەم میرە هەستەکەی گۆرانیەک دەرهێنەرەکانیان باش بووە ئاوازەکەیان شێوازی گۆرانی و نوعەتی گۆرانی پرسیارەی تۆ لە میرە بکەم میرە هەستەکەی گۆرانیەک دوو هەفتە 20 شێوازی زیاتر نامێت نوعەتی گۆرانی نامێت یعنی سروشتی ئەمڕۆ وایە چکە زۆرە یعنی هەر ڕۆژە تا ئێستا جۆلە پەپولەی ئازادی و نەسیمەکەی خاڵگرین تا ئێستا جۆلە یعنی سروشتی ئەمڕۆ وایە چکە زۆر ئەخر ئەو شێواز ئەو گۆرانیانەی کە ئێمە باسی وێستا کە جناب باسی بۆچی گوێ
ئەم گۆرانە گۆرانی شەڕ منیش گیری دوای منیشەوە شێواشە لێ گۆرانەی کە ئێمە خەفەت بۆ ناخۆیت کە ئەم گۆرانە گۆرانی خەفەتی بۆ بخۆم کەم ژمێنێتەوە نا چونکە ئەو گۆرانیانەی کە ئێمە دروستیەکەین من خۆم خۆی خۆم زۆر هیلاکەم گۆرانیەک ناهێندا لەحنێکی جیاوازەوە مێحنەکە بێن شتێکی وڵاتێکی تربێن بۆ کەلیمەی بۆ بێن بە شوێنێکی ترەوە تەرکیبەیەکی بۆ بکەم بە دوو ڕۆژتە گۆرانیەک ناهێندا فڕیدەمە بازار و چوارەم ڕۆژ نەمێنی ناوەدا شارەکەدا ئەنی بە مانگ لەو کاتۆ لە پرۆدیوسەر شتەکان خۆم شارەکەدا ئەنەی وازامدا ئەنەی کۆیە یەک شەقیشە هەیە بۆ دکتۆر بەڵقیسی و زۆر بەنووسیوە قساکە بۆ نەجلافەی ئەم شارانی واتە شاری ژەمیستی شاریش شارەدا ئەنیشین بە مانگ سەیریەکەین زای کوێی غەڵەتە و کوێی چاکە و کوێ بە کەڵکیە و خۆشە و خۆش نییە عیری باش و اینجا مامۆساکە تەلحیزەکان شارەکەدا ئەنیشین بە مانگ لەسەرەکەی نەگەین ڕازی نەبێ لەسەری ئەو بەدنێرێتەوە ما باشڵێەوە باش نایڵێ تۆ لەیا باش و اینجا مامۆساکە تەلحیزەکان شارەکەدا ئەنیشین ماڵم لەسەرەکەی نەگەین ڕازی نەبێ لەسەری ئەو بەدنێرێتەوە ما باشڵێەوە باش نایڵێ تۆ لەیا باش و اینجا هونەرمەندەکان بواری هەنێری کوردی کەم ژمارەیان زۆر کەم ئەگەر تەکسیلێکی زەمەلێک تێکستا مامۆستا حەسەن زیرەک و کۆمەڵێک بواری هەنێری کوردی کەم با من بۆت پاسکەم با من بۆت پاسکەم مایکەکە زای وەرگرت با من بۆت پاسکەم ئەو کاتە بواری میدیاش کەم بوو هەمووی لە ڕووی ڕادیۆ و تەنها تەلەڤیزیۆنێک با من بۆت پاسکەم ئێستا هەر ڕۆژی دە هونەرمەند خەڵکەکە ئێستا تۆ ڕۆژی چەند ئەو کاتە میدیاش کەم تاج ناکەم بە گشتی ئەم ساڵ چەند هونەرمەندی دروست ئێستا ممکنە لەگەڵ 4-5 هونەرمەندی تازەکارم کرد بێت بەڵام لەگەڵ 20 هونەرمەندی عەرەبی ناوداری گەورەش چەند دروست کردو ئەم ساڵ چەندی ئەم ساڵ چەند ئەم ساڵ ممکنە لە کوردستان ممکن 6 لە عەرەبیش 6 تازەکار لە 15 گەورەش بەڵام لەگەڵ 20 هونەرمەندی عەرەبی فەیروز هەتا 12 کەس دەکەس دروست کردو ئەم ساڵ چێ نمونە ئەم ساڵ هیچ کەسێک نییە لە عەرەب لە ژیاندا مابێت و لە تۆپی یەکەمیان کارم لەوانە فەیروز نەجات سەغیرە یا لە حەناوی سەمیرە سەعید ئەمانە هەموو یەکێکە لە ئەرقامە هەرە گەورەکاندا مابێت گۆرانی عەرەبی تۆپی یەکەمیان کارم لەوانە ئێوە کاکە میرە خۆ با من وەڵامی بەڕێزە بدەم ئێوە کاکە میرە خۆ لەسەر پلێت ڕۆیشتۆ بۆ لای مامۆستا با وەڵام بدەم من وەڵامی بەڕێزە باڵە هیوادارم پرسیارەکان ئەنا ئاسایی گەنجی جوان وەڵام بەڕێز لا وەڵام بدەم یەکەم بەنسەت کوڕەوە ئەگەر ڕاستی هەر ئێستا بە لە مودەیەک گەنجی جوانی وەڵام بەڕێز لە هونەرمەند ناسیر ڕزازی هونەرمەند ئەیوب عەلی هونەرمەند پەیاجا هونەرمەند میرا لە مودەیەک وەکی لە سەرەتاوە کارەوە جەمشید عەمار بەڵام ئەم باسیەوە ناکەم ئەو هونەرمەندانەی لەسەر دەستی تۆ دروستە بن تەنیا میرێ و یەک جێیش کەچ یەک دقە کاکە یەک دقە من باسیەوەی چەند هونەرمەندێکم بۆ کردی میرا بووە هەڵدێت بووە ئارارات بووە عەمار بووە مستەفا بووە لە میسا من باسیەوەی ناو هەموو ئەوانە بەجێ بە ئێمە بەهای هونەرەزانی کەیان ناو بەڵام هەندێک هەیە زۆر لە باجان بیدەم من لە سەرەتاوە ڕەنگە شتای کارەکان هەموو ئەوانە بەجێ بە ئێمە بەهای هونەرەزانی لەبەرەوەی پێش لە هاتنی من کاگە من بەڕێز هونەری کوردی شانەکانی پێویستمان بەوە بوو نەفەسێکی تازە پێش لە هاتنی من کاگە من بەڕێز لە هونەری چوار باش یەکێ لە هونەرمەندە باشەکان کە بە پێوەریەوە باشە دەڵێت مۆسیقاکەی
ناچێتە هیچ مەدرسەیەکی لە هونەرمەندە باشەکان کە پێوەری ئێوە باش ئەخر ئەوە مەمانەتی ئەخلاقی بەڵێ هونەری مامە ساڵکۆ زاهیر هونەرێکی بازاڕیە ناچێتە ناو خانەی هیچ مەدرسەیەکی هونەری ناچێتە هیچ مەدرسەیەکی لە هونەرمەندە باشەکان کوردستاندا هەبێت بتوانێت ئەو پێوەرە ڕوبەڕووی کارەکانی من کاتۆ چکم هیچ ئەکادمیێتێ لە کارەکانی ئەوانی پێشخۆم نمبینیوە لە ئاستێکدا بتوانێت سنووری کوردستان تێپەڕەنە لە غەیری موسیقای هەڵکەوت زایر هیچ موسیقایەک دەروی کوردستانی نبینیوە هیچ موسیقارێکیش با تەکمیلکەم لە غەیری هەڵکەوت زایر نەیتوانێت ببێتە یەکەمی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە من قساکەم هەمووی داتایە دەتوان بستن سەر کۆگل لێدەن باشترین مۆسیقاری شەرقی ئەوسەد لە 2012 کێ بووە ئەگەر ناوێک لە غەیری هەڵکەوت زایرت بینی لەسەر ئاست مۆسیقار بە چمانە بەمانەیە ئاوازدانەر و بەڵێ پردوسەر باشی ئیشەکانی بەس مۆسیقای گۆرانی ملەحین بەڵێ وەکو ملەحین لە 2012 باشترین مۆسیقاری شەرقی ئەوسەد لە تورکیا لە فستیڤالێکی نێونەتەوەی گەورەدا بوو چەندی وڵاتی عەرەبی و ئێران و ئەفغانستان و هەم وڵاتەکانیشی تێدا بەشدار بوو بە تورکیاوە بە پونکتێکی زۆر لەسەرەوە پلەی یەکەم هێناوە ئەمە یەک لە 3 جار تا ئێستا باشترین ملەحینی وەتانی عەرەبی بووم زیاتر لە کارێکی کە بۆ سەمیرە سەعیدم کردووە 7 خەڵاتی نێودەوڵەتی وەرگرتووە دەتوانی بڵێ من ئاوازێکم داناوە لە مستەوای قارئ الفنجان لە مستەوای باعیدانەک بەڵێ ئەکید کام ئازادی ئەوەیە کە عەرەبی شانازی پێ بکە ئەو کاری کە من بۆ میادە حەنایم کرد کارێکی وەتانی بوو کوردستان مەوتن الأبطال خەڵاتی یەکەمی مهرجانی ئەسکەندەرەی وەرەوانە چاویان بە کوردستانەکەمان هەڵنایە چۆن گۆرانیەکی کوردستانی تۆ باشترینی وەتانی عەرەبی یەک دقە ئەی چۆن وتی میادە حەنای خۆ میادە حەنای یەکێکە لە من خۆی ناڵم بەس پێوەرەکان هەڵوانەی چۆنە یەک دقە باس یەک دقە ئەگەر نانە مصر هیچ مشکلێکی لەگەڵ یەک دقە ئاخر کە تۆوا دەڵێیت من زۆری مۆسیقەکانم لە مصر تۆمار دەکەم زۆر مسلسلاتی ئەزانم لەگەڵ محەممەد یحیە موجی بەڵێ زۆر لەو مسلسلانی کە لە مصر دەکرێت لە ڕەمەزاندا زۆری پەخش کراوە بووە من مۆسیقام کردە خۆیان مۆسیقانیان کەم نییە گەر ئەوە بێت سەرەتا دەستان خۆش بێ بۆم دەفەتە من پرسیارێکم لە کاک هەڵکەوت زایر و ئەو هونەرمەندانش کە لەسەر هەمان ڕێچکەی ئەو هونەرەی ئەوە بەردەوامن هونەرەکەیان جارێ با پرسیاری لێ بکەم چ ڕێچکەیەکە بەڕای تۆ ڕێچکەیەکی هونەری نوێ زاکو ئێستا کە لە ناو خەڵکە بڵاو بۆتەوە پرسیارەکەم ئەوەیە کە ئایا بۆچی ئەم هونەرەی کە ئێوە لەسەرین 180 پلە نەک پێچەوانە بەڵکو دژایەتی 180 پلە دژایەتی هونەری هونەرە بەندبێژەکانە کە لە کاتێکەوان سەدان هەزار اینیان هەیە گوێگریان هەیە و چەند گۆرانیەکیشان هەیە و کە ئێستا لە یوتیوب بڵاو بۆتەوە زیاد لە 2 بۆ 3 ملیۆن بینەریان هەیە بۆچی ئێوە دژایەتی ئەوانە ئەم دژایەتێکە مەڵێ قەت قسەم لەسەر هونەری خەڵک نەکردووە ئەم هونەری کە ئەمان لەسەرین و ئەم دوو هونەرمەندە خۆشەویستی لێران ئەم جۆرەی ئەمان دژایەتی ئەوانە جا ئەو پرسیارەکەم بە جۆرێکی تر ئەمە ساڵ ئەوە باسی سەرچاوی داهات و بینەر و پارە ئەکات دەڵێن هەڵکەوت زاهیر بە هونەر پارە پەیدا ناکات سەرچاوەیەکی مادی بەهێزی حیزبی هەیە سەپۆرتی هونەرەکەی کات نەک بە سیدی دینا و میرا و لۆکە زایر بتوانێت پارە پەیداکە باش من هەمیشە ئاڵێم ئەوەی کە قسە دەکات یەکەم جار ئەبێ بتوانێت سەیری کلیپەکان بکە تایتڵی کلیپێ ئێوە بۆ خۆتان محەڵەتێکی تەلەڤیزیۆنی ئەخبارتان هەیە پرۆگرامتان هەیە دەڵێن بە سپۆنسەری فڵان کەس ئایا ئەمە کاذب بەم قسەیە لای ئێمە ئۆکەی لا ئێوە هەمان شێوەش لە لای من سەری تایتڵی هەموو گۆرانەکانم بکەن زیاتر لە 5 کۆمپانی یا 4 کۆمپانی یا 3 کۆمپانی جاری واشە یەک کۆمپانی خۆی بەبێ ڕکابەر ئەوێ و کارە بکە هەیە ئەتوانن هەر خۆتیت نانا یەک دقە گۆرانی هەیە من خۆم دەمێ بیکەم خۆم دەمێ بیکەم مەبەست نەبیکەم کارێکە خۆم دەمێ بیکەم لەوانەیە بە ئیمکانەتی خۆم یا خەڵکانێکیش هەبێ سپۆرتی من بکەن کۆمپانیایەکی نەوتە بۆ نمونە کۆمپانیایەکی شەریکەیەکە لە شەریکەکە نەخێر حزبی من باسی حزبی نەکەم بۆ من گرنگ نییە حزبی بێ حزبی نەبێ آخر گۆرانیت هەیە بۆ نە سرودت هەیە حیزبیە بۆ پارتی دموکراتی کوردستان ئەم حیزبە سەپۆرت ناکە سپۆرتی منی کردووە چۆن نەکردو باش وەکو حزب نا وەکو قاڵبی حزب نا وەکو قاڵبی کۆمپانیەکان دەبوورە بۆی بەشێکی پرسیارەکان لایەوە تەکمیل بکەم ئەگەر ڕێگەم بی
دینە بەڵێ گۆرانیەکانی ئێوە بەڵێ هەستەکەن خەڵک هەیە خۆی ڕاستە خۆ پەیوەندیتان پێوەکە بڵێ من ئەم گۆرانی ئێوە بەرهەمێنم و لەسەر تێچووی خۆم و بۆ قازانج بە سەدان چێ کۆمپانی کام لەو گۆرانیانەت کە هەستەکەی من زیاد یەکەم گۆرانیم کە دەستم پێ کرد و بەڵێ. کە مامۆستا لە ڕێگەی خۆیەوە چەندان کۆمپانی هەیە پێشتریش ئیشی کردووە لەگەڵ باسی یانە. تۆ بکەم. سەپۆرتیان کردووە چونکە من لەگەڵ ئەو کارەکەم بە بۆنەی ئەوەوە من کۆمپانیەکان من ئەناسن چونکە ئەگەر من لە خۆمەوە ئیشێک کەم بە تەنیا بەبێ هەڵکە و زاهر ئەوە شتێکی ترە ئەو مۆزۆ ئێستا من پرسیارەکەم وازەحە تۆ یەکەم گۆرانیت کەس گوێ لە دەنگە نەبوو تا بڵێ من یەکێک گەڵێ ئەڵێ من یەکەم گۆرانەکە گۆرانی کە بەرەم ئەخەیتە بازارەوە مامۆستا سەپۆرتت ئەکا چەند گۆرانیت خەڵکی تر پێویست وەرە من زۆر سەپۆرتەکەم هەموو گۆرانیەکان چێ بۆی کردی کۆمپانیا یەکێک لەوان کە ئاخر کلیپم بوو سپاس گروپێکی زۆر گەورەیە هەموو گۆرانەکەی سپۆنسەر کردو دەمەوێت قسەکان دابشکەم لەبینی هەر سێکتانە بوو بورە مامەساگەم لێ قسەکەتم بڕی بەس دەبێت پرسیارێکی تر لە میرە تۆ بە کوڕە تاقانەکە ئێستا ناسرانی وە لە ناو گەنجانە لەوانەیە بەشێکی زۆران بەخیلیت پێ بەرن کە کوڕە تاقانی لە ناو واللهی ئەوەی حەزەکە بێتە لای مامۆسا ئیشی بۆ بکە من یەکەم کەس یارمەتیان بێ مامۆسا ئیشی بۆ بکە بەس دەنگی باش بێت و سەوتێکی باشێ بێت چونکە مامۆسا دائیمەن ئیش لەسەر ئەوواکە ئەوەی کێکاری بۆ بکە سەوتێکی باشی هەبێت تا بتوانێت مەسەنەن ینی بە ئاوازەکانی مامۆسا بێرێ بە لەبەرەوەی بەڕاستی میلۆدەکانی مامۆسا ئاسان نییە ئەمە وەسفی ئەو کردی زیاتریا وەسفی خۆت نه من ئەزای چۆ زیاتر وەسفی خۆت دەکەم. تاقانەی تۆ ئەزانم قڕاسە من تاقانی مامۆسا بەڵێ یەک لەحزە بوورە بەڵێ بەس ئەڵم یعنی کاکە بە خەڵکی تریش بێ بۆی ئەو نەبنە ینی دژی منەوەنەوە بەخوا من حەزەکە بەزوو هەوی کوڕە بێتە لای مامۆسایشی بۆ بەرنامەی بێسنوور لەگەڵەوە بەردەوامە چەندین پرسیار و بابەتی دیکەی پەیوەست بە هونەر لە کوردستاندا بۆ تا بازرگانێکی قازانج کرد مامۆستا هەڵکە زایرەم ڕۆمیوانمانە بەڵام دوای نەوەڕێ پرسیارەکەتەوە لە فاست پێەوە سڵاو فاستپەی نوێترین ڕێگای لە ئێستای دنیای پێشکەوتندا کە لە ڕێگەیەوە ئەتوانی پارە بدەیت و پاری لە ناو دابنی لەگەڵ چەندین خزمەتگوزاری دیکە ئەتوانی سوودمەندبی لەم خزمەتگوزاریانە لێرە دەتوانی بڕی ئەو پارەیە سیر بکەی کە لە هەژمارەکەت هەیە لەم بەشە پارە زیاد بکە بۆ هەژمارەکەت لە ڕێگەی بریکارەکانەوە لە ڕاکێشان بڕی ئەو پارەی لە هەژمارەکەتدا ڕابکێشە لەم بەشە پارە بنێرە بۆ هەر بەکارهێنەرێکی تری فاستپەی لە وەرگرتنی پارە ئەتوانی پارە لە بەکارهێنەرێکی تری فاستپەی وەربگریت لێرە دەتوانیت باڵانسی مۆبایلەکەت پڕ بکەیتەوە لێرە دەتوانیت تەڵ ئینتەرنێتەکەت پڕ بکەیتەوە لەم بەشە دەتوانیت پارەی فرۆشگاکان بدەیت لێرە پارەی بازاڕە ئۆنلاینەکان بدا کە لەگەڵ فاستپەی بەستراون لەم بەشە دەتوانی هەموو کارتەکانی ئۆنلاین بکڕی بە هەرزانتر لە نرخی بازار لەم بەشە دەتوانی لەسەر نەخشە نزیکترین بریکار دەستنیشان بکەیت بۆ ئەوەی پارە بۆ هەژمارەکەت زیاد بکەیت بەشێکی زۆر لە بازرگانی پاڵپشتە بە گواستنەوە و بۆی باشتر بازرگانی بکەیت پێویستت بە هاوکارێکی بە ئەزمون و باوەڕپێکراوە هاوکارێکی ناوخۆ بۆ گواستنەوە نێودەوڵەتەکانن هاوکارێک وەک ئێمە لە کۆمپانیای شیراز بۆ بازرگانی و گواستنەوەی نێودەوڵەتی لە ماکسیمۆڵ داشکاندنی زستان زووتر دەستی پێکرد بە جلوبەری جوان بە ڕەنگی زیاتر بە هەزاران کاڵە بە نرخی گونجاو لە ماکسیمۆڵ لە ماکسیمۆڵ چاوەڕوانتانین بێسنوور بە سپۆنسەری کۆگاکانی ئاوات جارێک تر سڵاوتان لێ بێزن بەرنامەی بێسنوور لەگەڵ ئێوە بەردەوامە بۆ گفتوگۆکردن سەبارەت بە هونەر ئایا بۆ تا بازرگانێکی قازانج کرد لە کوردستاندا چێنەوانەی کە ئێستا دروشم و مەشخەڵەکەی هونەری کوردی لانی کەم لە باشوور بە دەستیانەوە دەیانوێت کاری جیاوازتر بکەن ئەمڕۆ مامۆستا هەڵکە و زایر هونەرمەند دینە هونەرمەند میرە میوانە لەگەڵ چەند بەشدار بوون پێش ناوبڕەکە تۆ پرسیارێک دەبوو فەرموو پێشەوی سوپاسانەکەم من وەکو یەکێتی قوتابیانی کوردستان کە چەند کەسێکمان ئامادە بوو وەکو ئەندام لای خۆمان بۆ بەرنمەکە حەزیانەکە بەشداری بەرنەم بەڵام کاتی وتمان کاک خەڵکە و زایری لێوتی ببوورە من ناتوانم بەشداری و بەرنمەکەم حەزم لە تەبیعەتی ئەوە گەیەنێ بۆ ئەوەی کە خۆی ناشین کردووە ناو خەڵکاریان ناو خەڵ خۆی ڕکی لە کاک خەڵکەوتە من وەڵامێک تەدەمەوە ئەنجا دەچمە لە ئەو چونکە بەرنمەکە و سلوبی وایە بێ ڕەئیتیا بێت مانای وانە کە کەسێکی بەدڵ نەبوو طبیعەتی بەدڵ نەبوو مانای وانە ئەم پیاوە ناشرینە
ئەمە بەشێکی وەڵامەکەی بەشەکەی تری تۆ بۆچی لای خەڵکێک مەکروهیت و خەڵکێکی تر زۆر بە هونەرێکی باش دەزانێ بە هونەرمەندێکی باش دەزانێت سروشتی هەموو کارێک لەناو هەموو کۆمەلگایەک تا بگرە سیاسێکی زۆر گەورە یا مرشیدێکی زۆر گەورەی دینی خەڵکێکی زۆر قبوڵێتی خەڵکێکی زۆرش قبوڵی خەڵکی زۆرینە خەڵکی زۆرینەی خەڵکی کوردستان توی قبوڵیانە ئەگەر لە سەرەتای پێوەرێکی قورسە طبعاً بەڵام ئەگەر لە سەرەتایی پێشوو سیرکەی لەبەرەوەی هونەرەکەی من مخالفی هونەرەکانی ترە ینی جیاوازە بە حکمی ئەو جیاوازە و کۆمەلگایەکی داخراو کە دوێتەوەی کارەکەی زەحمەتە تۆ بتوانێت تەقبولی ئەم هەموو شتە تازەیە بکە ئللا فترێ ئەوێت پرسیارێکیش بکەم بۆستە بەشە لە هونەرمەندەکان بەغیلی بە تۆ بن بەغیلی بەوازەحی پێت بڵێن بەغیلی ئەمە هیوایەکی جوانە لەگەڵ ئەمەش بەشێکە گەنجەکان ئەوەش بەشێکە نەحەقشان ناگرمەوەی ڕقی لێمە من زۆر جار ئەوەی نامم بۆ ئەنێرە لە ڕێی فیسبوکەوە بەڕقەوە بە کۆمەڵە جنەوە بە سپاسێکە وەڵامێ دەمەڵم ڕای خۆتەوە سپاس دەکەم ڕێژ وەڵا دەمەوێت کۆمەڵە کۆمنتە بۆ بخوێنەوە لە کۆمنتەکانی خۆ وەڵامی ئەو دوو بەڕێزەی تێبڵێمەوە مەبەستم لە کەمی زۆری هونەرمەند نییە زەمەنی پێشوو هونەرمەندەکان محدود بن ئەو گۆرانیانە لە ساڵێکا دوو گۆرانەوە دەبووە بەشێک لە کولتوری مانەوە بۆ کۆمەلگا هەموو کەسێک گۆرانانی لەبەرە من ژەگەل لە 2005 گۆرانێکم کرد بۆ خات و دڵنیا ڕزازی ئەو گۆرانیە لە مناڵ تا گەورەی ئەم میلەتە هەمووی لەبەرێتی تا ئێساش بەڵام ئەمڕۆ هێندە گۆرانی بێژ و هونەرمەند ماشەڵڵا زۆر بووە یعنی هەر ڕۆژەی گۆرانیەک دەکرێت هەر ڕۆژەی گۆرانێکی وڵاتی کرد دێنێ زمانێکی تری خات من ناون نەبوو باش من نەبوو بەڕێزی تریش بەڵێ بۆ دژایەتی بەندێژەکانەکە دژایەتی کەس ناکەم کاری خۆم دەکەم ئەوانش کاری خۆیان دەکەن هەر یەکی جمهوریشی خۆی هەیە پێوەری ئەوەش ئەو زۆرترە پیرۆز بەیان لێ بتوانن ڕاشکاو لەکەم ئەمە ڕسمی تۆ دینێ بەڵێ بۆ سعات 12 شەو ئێمە کاری موزیک شەوانە پرۆڤە دەکەین من بە ڕۆژ زۆر جار خەریکی کاروباری ئامادەکردنی کاری ترم سعات 12 شەو خەڵک ڕسمی تۆ بینێ لە فەیسبوک بۆ سعات 12 شەو ئەێ ڕۆژ بڕابوو ئێوارە بڕابوو ئێمە شەوان مەجلیسێکمان هەیە کە ئەو کاتی پرۆڤە دەکەین زۆر برادری ترمان لەگەڵا دانیشین فکرە دەگۆڕینەوە چیەکەی دەمێ ڕاشکاتر پرسیارێکی تر بکەم ئەی هاوسەرەکە دەو کاتە لەکوێ هەڵکە و زایر تا ئێستا هاوسەری هەیە و منداڵێکی هەیە بەس تا ئێستا نە هاوسەری نە منداڵەکەی دەرنەکەوتووە هەتا ئێستا ئەم هەموو کچە جوانە گۆرانی لەگەڵ تۆ ئەڵێن هیچ ئاوازێکت نەداوەتە هاوسەرەکەت یان هەر دەرنەکەوتووە بۆ من هیچ وتەیەکم لەسەر ژیانی شخصی خۆم نییە من باسی هونەرەکەم بەڵێ نا ئەگەر بەڵێم بۆ ئاوازێکت نەداوەتە هاوسەرەکەت ناخۆشیە ئەگەر هەبوایە ئەگەر ئەوەی کە جەنابەت ئەپرسی دەبوو گۆرانی بوتایە ئەگەر من جواب نادەمەوە کۆمنتە زۆر بە سیاسانە دەوێت پرسیارێک لە من بکەی علامیانە پرسیارەکەمەوەیە تۆ دەڵێی هەموو شەوێ مەجلیسێکمانەیە لە ماڵی خۆمانە هەموو شەوێ ئەم خانمانە کاکە میرا کۆمەڵی گەنجی جوانی تر لە بەیەکەوە کۆمەڵە شاعری بەڕێز کۆمەڵێ کەس ئەمەتانێ هونەرمەند و کۆمەڵە کەس بەس هیچ جارێ هاوسەرەکەی تۆ منداڵەکە دەرنەکەوتۆ لە هیچ گۆرانیەکە لە هیچ وێنەیەکە لە هیچ وێنەیەکی ناو بازاڕە کورە دەرنەکەوتۆ دەنگی ناخۆشە گۆرانی ئاوازی نادەیتێ یان ناتەوێت دەرکەوێت یان پیاوێکی کراوەی بۆ کچەکانی تر بەس بۆ ناو ماڵی خۆت ڕەجعیت من ڕەجعینی مرۆڤیشی ڕەجعینی پرسیارەکەت تۆ وەڵام مەدەمە بە دوو یەکەم ڕەجعینی دوومیشیان من وەکو هونەرمەند ژیانم ڕەبتە بە خەڵکەوە دەتوانن پرسیار بکەن ئەم هەموو ڕسمە بۆ جارە خێزانتی تیانێ لە ماڵەوە ئێوانە هونەرمەندن کاریان دەکەن باشە تۆ ئەڵێ هەموو شوێ مەجلیسێکمانەیە بۆ یەک لەو مەجلیسانە دەرنەکەوت هاوسەرەکەت هونەرمەند نییە باش پرسیارێکی تر یەک شێت خۆی بەڕێز کاک هەڵکەوت لە ڤیددیوەکە ئیشکردنی ئافرەت خۆشترە بەڕێز کاگەڵکەوت ئافرەت بەچی تێگەیشتی لەگەڵ ڕێزم لە ڤیددیۆکەدا دەڵێ ئیشکردن لەگەڵ ئافرەت خۆشترە ئافرەت یەکخوایت باک تێبینی بڵێ ئافرەت دەوانێت حەو پیاوە لەسەر دەست بۆ بسوڕێنێتەوە بەڕێزیش کە بەم شێوەیە سەیری ئافرەتەکەی بە شێوەیەکی لاواز آخر بۆ پرسیارەکە بکە بە من بۆ ئیشکردن لەگەڵ ئافرەت بەڵێ
ئەزانی ئافرەت چۆنە لە کاتی هوەردا ئافرەت جددیترن ئافرەت زۆر جددیترن کە تۆ پێی دەڵێیت سعات من بەعامەڵە من لەگەڵ 25 هوەرمەندی کوڕ ئەوەی کە لە خەیاڵ بەسا ژماردم بۆ 25 هوەرمەندی کوڕ کارم کردو غەیری عەرەبەکان غەیری هوەرمەندی عەرەب ئافرەت جديتي هي توقيتي كاليت ساعات هشت بروفات هي يعني تسجيلات هي بلا او رأي منا كايلن ببورتنا تاني رأي من هين بكي مني شكاكم قران عندي جاتو بيري ساعات نو تسجيلات هي كم شدنوني وقعد الله سعر كم بنزيني تيانا بو بنزيني نا أي جاريم دينية دوانا كتب لي صانو تصوير معناها دينا يكي دو ساعات دوني ولا مكياج دينا يكي كلوي ملتزمة بس مكياج كان ناخوش عفر غير دينا زور بلا هنرمندانا مثلا من باسي هنرمند ليلى فريقية كم يكمين هنرمند كتا استا من كارم لقل كذبه بۆ یەک جاریش لە مێژووی ژیانی هونەرمەندی گەورە لەیلا فەرقی یەک سانێ دوانە کەوتووە 5 دقه پێش کاتی خۆی ئەمەدانیشەوە تەنها لەو ڕۆیە ئیلتزام خۆشە کاتی زەمە دەمێ کاتەکە دابشکەم بە سەرتانە گەشت ئیشکردن لەگەڵم پیاوەیە چی یاوە پێوە و مهمترین شتە چی لێسەنیتەوە چونکە ئەم پیاوە بە قەولی خۆ زۆر قورسە ئیشکردن لەگەڵ هەندێک جارە چێتە سنووری زەحەجی چونکە زۆر دەڵێی قەید و بەند و توندە چی لێسەنویتەوە چی یاومەتەوە چی فێر کردم و چی لێسەنومەتەوە بەڵێ مامۆستا هەڵکەوت ئەگەر یەکەم جار کار بکەی لەگەڵیا ئەوە نازانی بەڵام کە دوایەوە کە کارەکەی لەگەڵیا تۆ پێشتر دەنگی خۆت ئەگەر لە ماڵەوەش بە گوێت لێ بووە کاچی بۆ لای مامۆستا هەڵکەوت هەموو کەسێک زوافی خۆی زانێ من یەکێکم لەوانەیە هونەرمەندم لەوانەیە زوافی دەنگی خۆم بزانم لەوانەیە هەنێ گۆرانی بۆم نەوترێ هەنێ گۆرانی زۆر ئاسان گۆرانەکانی مەسەلەن ئەسمەهان باشە تۆ بۆ بەخۆ دەڵێ هونەرمەند بەس من ئەمە جواب بەمەوە دواترە چینە پرسیارێکی تر کە ئەچیتە لای مامۆستا هەڵکەوت پێتەڵێ ئەڵێ یەکەم شت کە ئەڵێ پرۆدوسی پرۆگرامەکە هەمووی ئەکات ڕێکوایە چونکە تۆ ئەچیتە لای مامۆستا کە گوێ لە دەنگی تۆ ئەبێ ئەزانێ چی باشە بۆ دەنگی تۆ ئەمە زۆرتان وەسف کرد ئاخر من ئەمە بزانم پێت بڵم چی ئەەکەین ئێمە و چۆن چیاوە بە من دووەمی شت پێتەڵە چی غەڵەتەکەی بەڕاشکایی پێتەڵە لە دەنگت باش نییە ئەوە باش نییە ئەوە غەڵەتە چیاوە پێت ئەمانە یاوە پێم کە ئەمەی مامۆساڵکە و دیایەتی پێم ئەگەر لە بازاری هونەریا 10 ساڵی تر کارم بکردا فێر نابوو ئەم پرۆفیشناڵی کارکردنە چی لێسەنومەتەوە چی لێسەنومەتەوە زۆشتی لێسەنیتەوە ئەوەی لێی سەنومەتەوە بۆستا وڵایی چی لێ باشە تۆ بۆ من ئەتوانم بەڵێ بەس پرسیارێکی لێکم چونکە زۆر بە تەڵاق قژی زەردی لێ سەنومەتەوە کردم بەڕاش زەقی و جلی و بەرگ و قژوە گۆڕم نانا جلو بەرگنا لەسەر زەوقی مامۆساڵکە و زایر بەدەن کە ئەڵێ چی ڕەئی ئەیە تۆ کە مامۆساڵ هەیە لە پۆلە مامۆسای باشە هەیە لە پۆلە کە مامۆسای مەسەلەن عەرەبی یا مامۆسای کوردی پێتەڵێ ئەڵێ خۆشتەوێ مامۆساکە خۆشە کە پێتەڵێ ئافرەم ئەمڕۆ جوان لە بەری کرد ئەچی تۆ یەکەم دەرس کوردیە خوێن ئێستا قژە لەسەر ڕای مامۆساڵکە و کردەوە بەڕەش وەڵا کە کردم خۆم قژم هەر ڕەشە لە ئەسلا زەردم کردم کە کردمەوە بەڕەش یەکەم کەس دەستخۆشی لێ کرد باوکم بوو تۆ زۆر بە تەلاقەتەوە دەڵێ منی هونەرمەند تۆ بەم تەلاقەتەوە بۆ بەخۆ دەڵێ هونەرمەندی زۆر گەورە هاتووە لەم ستۆدیۆ لە خوارەوە وتێتی من زۆر گەورەیە وتێتی من هونەرمەند نیم جارێ ماوە بۆی دەستی خۆش بێ من کە هاتمە پرۆگرامەکەی تۆ نەتوێت دینا گۆرانی بێژیان دینای پێگەیشت و دینای کە تۆڵی هونەرمەندی منیش بە زمانی تۆ جوابەیەمەوە فەرموویەوە پرسیارەکە و شتێکی ئەزافەیەکم ئەوەی مامۆسا کات بۆ نمونە جاری وە ئەڵێ ئەو گۆرانیە لە ماوەی ئەوەنە سەعاتە لەبەرکەن ئەوە ئەشەم مەسەن گۆرانێکە ئیتر میلۆدی و شعر پێکەوە مکە ئەڵێ گۆرانی ماوە هەردووکی پێکەوە باسیەکدانە ناکەی چونکە دانەیەک بوو بۆ ئێمە زۆر ئاسان بەڵام ئەگەر هەردووکی بێت تۆ شعرەکە ئامادەی لەبەرکەیت اینجا ئاوازەکەش مەسەن میلۆدیەکەشە لەبەرکەیت و اینجا پرۆڤەشی لەسەر پێی یەکسەر کام لە گۆرانەکان زۆر پێوی هیلاک بووی زۆر قورس بۆ بەلاتەوە من واللهی زۆر کار هەیە من کردومە زۆر هیلاک بووم یەکێ لە کارەکانی کە ئێستاش لە بیرم ناچێتەوە ساڵی 2013 بوو کە ئەلبومی دینیەکە بوو کە بڵاو لەگەڵ هونەرمەندلۆکە گۆرانی ئەسما الله الحوسنە
بەڵێ هەر نەوتن و ناوەکانی خوا مامۆستا بە ئاوازێکی تایبەت و لە چەند مەقامێکە دێت لەناو ستودیۆیە تقریبان 4 ساعات 5 ساعات خەریکی بووم تا تەواوم کرد زائیدەن لەوەی کە زیاتر لە مانگێک باش پرسیارێکڕاشکاوانە زۆر جار هونەرەکەی مامۆستا و ئێوە خەڵکی ئاینی لێتان وەرناگرێ ئەڵێ معقول نییە تۆ دوێنێ گۆرانیت بەسەر باڵای خانمانە و تۆ ئەمڕۆ هاتووی بەسەر باڵای پێخەمبەر هایڵی معقول نییە دوێنێ هاتووی بەسەر مامەڵەکردن لەگەڵ جەستەی ئافرەت هایڵی ئەمڕۆ هاتووی ئەسما الله و حوسناڵی باشە من بشتێ بە جەناب تەڵێ تامر حوسنی هەموو کەسی ئەزانێت تامر حوسنی کێیە هونەرمەندێکی بەناوبانگی وڵاتی مەسرە هەموو گۆرانیەکانی زۆر لەوەی من خراپترە خراپەکانی تۆش خراپ یانە ئەتوێت بەس ئەمەوەی کە ئەگەر ئەوەی من زۆر لەگەڵ خانمان و حاڵەتی خۆشەویستی و نازانم غەرامیاتمانە بێ ئەوەی ئەو زۆر لەوە خراپترە بەڕاستی اینجا گۆرانی هەیە بەسەر پێغەمبەر صلی الله علیه و سلم باشە سرودێکی ئاینی هەیە بڵاوی کردەوە بڕۆ سەیری کۆمنتەکانی ئەو چێڵێویش وەک تۆ هەمان تێڕوانی نییە بۆی من مداخلەیەکەکەم پرسیارەکەت بیر نەچی ئاگام من نامەوێت لە دینێ تا زۆر بچمە پێشچونکە پەیوەندی من و خوای خۆم نەتۆ نە هیچ کەسێک ناتوانێت تەداخل کات ئەم پەیوەندە ڕۆحانیە هیچ کەس تا دایک و باوکشم تێگەمێت بەڵام کە من گۆرانیەکەکەم یانیش بەرهەمێکی دینیەکەم چەند کەس لە دەوروبەری من و محەجەبین مەسیجیان بۆ من ناردۆ دەستخۆشیان لێ کردم هەرواش بۆ ئەم خەڵکی تریشە بۆ پێی ناخۆش بە قوبوڵی نەکردووە ئەوش بەیانی دووبانیر قوبوڵیەکایان ئێوە بۆ بەرهەمی کوردی ئەمە یەک پرسیارمێ لە کاگەڵکەوت بۆچی زیاتر وێنەکانی لەگەڵ ئافرەتە ئێستا من یاغلێ لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئەیبینم لە تۆڕە کۆمەڵاتەکانە ئەیبینم پێیچی وا هەیە گاڵتە بە کاگەڵکەوت باش پرسیارەکەت بە دوو شێوی جیاوازەکەم چونکە بەر لەوەی بێمان پرۆگرامە یەکێک لە هاوڕەکانی خۆت وتی بۆ ڕسمی تەنیا دانانێ زیاتر ڕسم لەگەڵ خەڵکە ئەگرێت ئەمە بە زۆعفی کەسایەتی تۆ باسی کرد وتی لە ڕووی کەسایەتی وەستەکە زۆعفیەیە بۆیە هەمیشە ڕسم لەگەڵ خانمێکە یان کەسێکە باش من چەند پێیجیژەیە بەناو تۆ ئێستا لاوانێ 15 هەبوو بێت ئەوەی کە من ئەگەر نانە هەندێکیشان شتی خراپەکەم بەناوی من ناسم زۆریش ئاگام لە کۆمنتی خوێنەوە شتانە نییە ئەو کاتم نییە وەڵام کسارەکە دەمەوە من وێنەی خۆم هەیە بە تایبەت دامناوە لایک و کۆمنتی 100 بەراوبەری ئەوەی کە لەگە خانمێکا دەکەوت بێ ئەتوانن پەیجەکە دوای بەرنامەکە سیرکە لە بەرنامەکە شاتوانم سەیریکەم کام وێنەیان وێنەی چوو هەر وێنێ کە فەردیدان نابێت تۆ پرسیارەکە دووبارەیە فەرموو پرسیارەکە بۆ کاگەڵکەوت ئەو کەسانی کە کارت لەگەڵا کردووە کامیان بە باشتری نەزانی جگە لە خات و دیانە دینا دوای ناوەکەمە نووسم بە وەرەقەیەکی گەورە لەگەڵ سێڵفێکە ئەجەمە بۆی لە بەری ئەوە زۆر فاگەدار بە کە تۆ ناوەکەی خۆت بە خەڵک بڵێ واتە ناوەکەت هونەرەکەت نەگەیشتۆتە ئەوان چێکە منەوە تا بەرەڕوو پێڵم دینا بۆ خات و دینا بۆچی ویست لەگەڵ کاگەڵکۆتە ئیش بکەیت لەبەر دەنگ ناسکەکەی و یاخۆ لەبەر هەر شتێکی تر بەس پرسیارێکی ترم هەیە هەر هاوکاتە لەگەڵەوە دینە لە قسە و شتەکان تا جۆم لێ زۆر ئاگاداری ژیانی شخصی هەڵکەوزایی تەنانەت ئاگاداری پەیجەکانی ئاگاداری هەڵسوکەوتی نیوێ ڕسمەکانی لەگەڵ تۆ توانم بڵام ڕست ساڵێکە بەس ڕسم لەگەڵ تۆ بۆ تۆ نزیکی ئایا ئەم مامەسا هەڵکەوتە هەرماوە لەگەڵ یەکێکا زۆر دەرەکەوێت ئەم ماوە لەگەڵ تۆ و ماوەی تر لەگەڵ تۆ نامێنێت یان بۆ ئەوەندا ئاگاداریت لەبەرەوەی ئەو پەیوەندی من و مامەسا هەڵکەوتی بەستۆتەوە بە یەکتری جگەلەوەی کە ئەو پرۆدوسەر و جگەلەوەی ئەم مولەحنی بەرهەمەکانی منە هاوڕێتێکی زۆر بەهێز لە نێوانمانە هاوڕێتێکی بەهێز لە نێوانمانە هەیە کە ئەمە ئێستا لە ژیانی منە نزیکترین هاوڕێی منە لەگەڵ ئەوەیشە هاوڕێی خێزانەکەشمە بۆیە ئێمە کە سوکاری من مامەساڵکەوت کاتی خۆی تۆ لەگەڵ هونەرمەند لۆکەزایری شاوە پرسیارەکەم بە شێوەیەکە کە ڕەچاوی دابوونەریت و کۆمەڵگاکەم بکەم لۆکەزایر ماوەی لە ژیان تا بوو دوایی نەما دینە ژەر ماوەی لە ژیان تا ئەوم هاوڕێتە بێزە و دوایی نامێنێ سرک زۆر هونەرمەند هەیە دەبینی ئێمە بۆ مودەی 6 ساڵ 7 ساڵ کار ناکەین بۆ نمونە دوو نمونە پێڵم هونەرمەند تارە ڕەسوڵ یەکێکە لە هونەرمەند دەنگ خۆشەکان و هاوڕێکی زۆر ئەزیزی منە
لە 2010 کارێکم بۆ کرد گۆرانی 2 هەفتەیە و چەند گۆرانێک بۆ ئەلبومەکەی دواتر ئێمە کارمان نەکردەوە تا 2010 معنایەوە نییە ئێمە نەعاجزین لە یەک نەڕەفاقەتمان نەماوە نە هیچ شتێک هونەرمەندی لە فەرقی 2007 ئەلبومی گوێم لێگرنم بۆ کرد لە 2007 من باسی هاوڕێتیەکە مامۆستا باسی کارکردن پێکەوتن باسەکەم باست لە هونەرمەند لۆکە کرد هونەرمەند لۆکە لە ئێستا و لە پێشوو لە داهاتوو یەکێکە لە هەرە کەسایەتێ بەڕێزەکانی من لە هونەرەکەی لە ڕەفاقەتی لە ئینسانێتی لە خۆی هەمیشەش هەر بەو ڕێزەوە دەمێنێتەوە من پرسیارەکەم بە وازەحی بینەران تێگەن ئەڵێم ماوەیەکی زۆر لەگەڵ لۆکەزایر زۆر عیلاقاتەکانتان کە هاوڕێیەتێکی بەهێز بوو ئێستا ئەو نەماوە لەگەڵ دینە تۆ بۆ جیامانەکەیتەوە من و مامۆستا حەزەکەی جام ناپرسیارەکەم باس جام ناکەم من لەگەڵ هیچ کەسێک هیچ مەقاوماتێکی تایە کە لەگەڵیان هەمیش هاوڕێتی من هاوڕێتیم لەگەڵ کەس نەپشڕانەوە باش لەگەڵ لۆکەزایری ژەرماوە هیچ عاجزێکمان نییە لۆکەزایر هاوڕێتی ماوە هیچ عاجزێکمان نییە پێ دەڵم وەڵامی پرسیارەکەم وەرە نەکرد فەرموو چێ بوو پرسیاری کرد ئێوە پرسیارتانەیە باش میرە پرسیارێکی تر کە هەمیشە لە میرە کرێ ئەڵێ کاتی خۆی ئەمە بە مناڵیانوت دوان بەیەکەوە زۆر دەرکەوتیان ئەڵێ هی کڵوجی کڵی زۆر تۆ لەگەڵ مامەسا هەڵکەوت و لەگەڵ دینیا دەرەکەوی دنیای ڕسمتانەیە پێکەوە دایمەن پێکەم پرسیارەکەم سەحەفی بوونەوەرێکی پرسیارکەرم زۆر دەرەکەوی لەگەڵەیە هاوڕێتێکە زاڵ بۆ بەسەر هونەرەکەتانە کەوا ئەکایی تر هەڵکە و زایر جگە لە تۆ خەڵکی تر نەبینێ یان نەخێر هونەرەکە زاڵە بەسەر هاوڕێتێکەیە هونەرێەوەی کۆ کردوتەوە فەرموو کاگامانچ من و مامەساڵکەوت و دینە ئەلبەتە من و یەکەم جا من و دینە تەلەبەیەکی ئەمڕۆ مامۆسا فێری ئەفروچۆن بڵێ کاری هونەریمان بۆکە و زۆربەی جارکە ڕسمێک بڵاو بێتەوە کە ئێمە هەرسێک پێ ئەوە لە ئەسنای تەجیلکردنی گۆرانیەکە لە ستودیو هاتوونێتدا ڕسمان گرتووە یا ئەوە تا لە ماڵەوە هەم دانیشتێکی هونەری بووە ڕسم هیراوە بڵاو بۆتەوە وابزانام دیقەتی ئەوە شەر نایەوە زۆربەی دانیشتەکانیشمان هەیە ڤیددیو هەیە کە منخۆش سیکاکاگەمان زۆربەی ئەوانشکە هەیە لەگەڵ هونەرمەند خۆشنا و مامەساکاوە دانیشتوین لەگەڵ دیناخان لەگەڵ مامەسا گۆرانیمان وتووە کاتەکانیش جان من وتم زۆربەی نەموت هەمووی ئەجاقە من باسی هەموویت بووەکەم ئەوانش هەیە هەر ئەوەنی من بەس لەگەڵ ینی ئێمە بەس لە ڕسمان پێکەوە دەرکەوی باش دەگەڕێمەوە سەرژیانی هونەری چونکە تەوەری قسەکردنمان هونەرە دەبێت ئەم پرسیارانە پەیوەست بە ژیان و هونەر کە تێکەڵە بێ بۆ ئەم پرسیارانە زۆرتر چوامنی تاقەوە بەشێک لە هونەرمەندەکان لەگەڵ تۆ جارێ دەرەکەون دوو جار دەرەکەون و تر نامێنن دەنگیان باش نییە کە دەڵێ من ئەوانەی کە بە فلتەری منە ڕۆن زۆر باشە بەس هونەرمەندەیەک گۆرانیەک دوانە بۆ کردەوەی تر نەما دەنگیشی بە پێوەری خەڵک دەنگێکی باش نەبوو ئۆکەی پێشی جواب تێمە بڵێ ئەزانی پێوەرەکە شەرت نیە ستاندارد بێ هیچ کەسێک ستاندارد نیە بۆ هیچ کەسێ لە واتە هەندێک جار هەڵەت کردووە لە هەڵبژاردننی کەسێکە بۆ دەنگی بۆ کەس ممکنە سەریکە من ناو نابم ممکنە کار هەبوو بێت کۆمپانیایە کاتبێت بەمێت بێت کەسایەتێکمان هەیە ئەمانەوێت ڕکلامی لەگەڵکەین پێمان باشە گۆرانی بڵێ ممکنە ئەو کاتە من دەنگیم لەلا زۆر ئۆکەی نەبوو بێ کارەکەشم کرد بێ دواتر ئەوەی کە دێتە لای من شەرت نییە هەتا ئەلفویە هەمیشە لەگەڵ من کارکە ئەم خوێندنەوەی هەڵەیە من چەند جارێک لە میدیای باسی ئەوم کردووە هەر کەسێک بە دینام و تۆ لە یەکەمی دەرکەوتنیدا ئەمڕۆ لەگەڵ من کارەکەی بەیانی ئازاد بڕۆگە خەڵکی کار بکە من ئەو شیعارم نییە ئەوەی کە خەڵک واتی گەشتووە کە ئەوەی بێکارەکانە چێن دەمەوێت دوو ناو بڵێم لە ناو ئەو هونەرمەندە ڕکابەرانت کە ئامادەکاری مۆسیقا و هونەرمەندن بۆ کەسم بە ڕکابەرەکەم من دووسێ ناوت پێڵم بە سەریحی بە بینەرانی ئێمە بڵێ ئێستا پەیوەندیەکەتان چۆنن مامەستان وەقەرەخی مامۆستایەمە و شانازی پێوەکەم و هیچ دوورێک و عاجزی گۆران کامیل زۆر هاوڕێمە کاری چەند کارێکی دابشکنی کارەکانی میکرۆ هاوڕێکی لە کۆنترین هاوڕەکانی ژیان و زۆریشم خۆشەوێت زۆر هاوڕێمە زۆر هاوڕێمە هیچ دابڕانێک و عاجزێک نییە و زۆریش قساکەم پێکەوە
هیچ نییە من لەگەڵ کەس عاجز نیم بە معلوماتت هیچ عاجزێک و خەڵک لەگەڵ تۆ عازە قەتێکی لە دڵانێ من هیچ شتێک ئەمە تۆ بوو لە بری مامۆستاکە و جوابی زۆر آخر بۆ هەندێک پرسیارەکەم دووناوت بێت لەوانە حەزەکەی دەیکەش بڵێ نا لەگەڵ کەس عاجزم نەڕقم لە مۆسیقای کەسە باشە با پرسیارەکە لە دینە بکەم دینە خۆی ڕامەکێشێتە ناوم پرسیارە بە ئەندازەیەک تۆ هاوڕێم پیاوەی نایڵی پرسیارێ توانجێ پلارێ قسەیە تەنها پرسیارەکانیش نایڵی بکە بۆ ئەم داکۆچێ لە چیەوە تۆ ئەمەە نزیکی لە ژیانی شخصیەوە ژیانی شخصی خۆی تایبەت نا ئەی ئەوە من پرسیارێکی ژیانی شخصی منیش ئەویش زۆر تایبەتی ژیانی من هیچ تەداخلی نییە و هی میراژ ئاینن شت هەرکەس ژیانی تایبەتی خۆی بەخۆیەوە بینە بەڵام کە من و مامۆستا بەیەکەوە ئاوا جوابی ئێمە ئەوەنە برادری ئەزیزی یەکترین لە یەکتر تێگەین زۆر باش لە یەکتر تێگەین پرسیارەکە ئەوەیە دینە بە چ پلارێ توانجێ زۆری سەرزاز بووی و هەستەکەی ئەتڕوخێنێ چونکە ئینسان مەهماکان چەند گەورە بێت هەندێک قسە هەیە لە شوێنەکانە ڕوخێنێ سپاس بۆ ئەو پرسیارە زۆر پێم خۆش بوو سپاس بۆ هەموو ئەو کەسانەی کە ڕخنەی زۆر ڕوخێنەرەگرن چونکە ئێمە من کچی ئەم وڵاتم ئەگەر ببمە هونەرمەند یان هاوڕێی تۆم یان نزیکی تۆم یان هیچی تۆ نیم و لەوانەیە کچی ئەم وڵاتەمی تر هەر شتێک بکەم هەر کچی ئەم وڵاتم خۆم بە کورد دەزانم بەڵام ئێمە کارێکەکەین هیلاکە بین لە سۆشیل میدیا زۆر جار ئەمەنەی دەستخۆشین بۆ هاتووە دووسێشتم بینیوە پێم سیر بووە لە یەکەم بەشی کاری منە مامەسا پێیوتم کە ڕەخنەشت لێ ئەگیرێ ئەم ڕەخنەیانە ئەم ڕەخنەم نەبینی بوو لە هەموو توانجەکەی تۆ ئەوە ئاگرێتەوە کە کەسێک پێێتە لە وەڵا هیچ نییە کاکە تۆ سیرکە ئێمە چیمان کردو وەڵا هیچ نیە نابێ هەرەوەیە ئەوەی کە پێم ناخۆش بێ هەرەوەیە گینە یەک خولک ماوە لە کاتەکە برادران بڵێن تەوا بەس من خولێکە ئەگەر لێم قبولکەن درێژێکەمەوە کاکە میرام ئەمڕۆ گفتوگۆی هونەریشمان کرد و گفتوگۆی ژیانی شخصیشمان کرد چی ئەوەیە لە هونەری ئەم پیاوە ئەوەی تر قاڵی لەگەڵێ کەی تێپەڕێنی خاوەنی هونەری خۆت کاگامانج من سەرەتادا گۆرانی بێژم مەسەن گۆرانی ئەڵێم هەوڵدان هیچ کاتێک ڕێگات لێ ناگرێ کە تۆ بتوانیشتی باشتر بکەیت بەڵام ئەمڕۆ پیشەکەی من گۆرانی وتنە تا مامۆستاوەزدانەر و شاعیر و هێنیت من شعرم نووسیوە بەڵام وەکو ئاواز وەکو میلۆدی نەخێ باش چ کاتێک لەژێر هەژمونی ئەم پیاوە یان هونەری ئەم تێپەڕێنیە چیتە هونەری خۆت هونەری ئەو هونەری منە چ کاتێک ئەبی بە خاوەنی هونەری خۆت من ئێستا خاوەنی هونەری خۆم واتە کەسێکی ترکاری لەگەڵا بکەیت لە غێری مامۆسا قەنەعەت ناکەم لە دوای مازێنی لە دوای مامۆسا بەتاکید دینە هەر پرسیارێکە کرێ سەبارەت بە ئەم تۆپەڵە لە هونەرمەند کە هونەرمەندانێکن جیاوازن تا ڕادێ ڕادیکاڵن لە جلوبەرگ لە هەڵسوکەوت لە شعرەکان کە بەشێک لە شاعیرەکان شعرەکانیان تا ڕادێکی زۆر بەهای سێکسی زۆرتیایە جلوبەرگەکانتان تا ڕادێک جیاوازترە لە هونەرمەند جلوبەرگی من وتم جلوبەرگەکانتان ئەخر من لێ حاڵی خۆمم کاکە چونکە من کەسێکی پۆشتم هەموو کەسە وازانێ من کەسێکی ڕوت نیم نەهاتووشم بە جوانی خۆم بڵم من جوانم من ئیتر نا من هاتووم هونەر بکەم هاتووم گۆرانی بڵم ئێوە هونەرەکەتان تا ڕادەیە هونەرێکی ڕادیکاڵترە لە خەڵکانی تر جیاوازتر بڵێ بەڵێ ئەم هونەرە پێ دوایە کلیلی سەرکەوتنە و کرانەوەی کۆمەلگای بەڵێکیت مامەسا دوا قسە لەسەر تۆ لەسەر بەرنامەکە هەڵکە و زایر بەم نەفەسا کە دەیەوێت تا ڕادێک دنیاکی داخراوی هەیە بۆ خۆی ناڵم دنیا بەسەر خۆیان داخستووە بەس هونەرەکەی داخراوە لە نێوان خۆی و چەند کەسێکە خەڵک دێت خەڵک دەڕوات بەڵام خۆی داخڵی تێکەڵی هونەری تر ناکە ئەمە تاکەی بەردەوامە بی هەستەکەی من فەسامێنێتەوە سپاس بۆ پرسیارەکە بۆ بەرنامەکەش لەبەر کاتەکە کەم ماوە هونەرەکەی من داخراوە نییە دەستنیشکراوە دەستنیشانکراوە بە خودی هەڵکە و زاهر خودی خۆیەوە بەڵام ئەو کارانی کە من دەیکەم
نخبەیەکی زۆرترین هونەرمەندە چ لە کورد چ لە عرب فارس تورک یۆنانی هەتا ئەستیوبیا و مالیزیا و وڵاتەکانی کەش دو پرسیار بە کورتی بەڵێ دەڵێن بەشێکی زۆر لە ئاوازەکانت عەرەبیە و دزراوە و لە ناویشیانە باس لە بۆ نمونە باس لەوەکەن کە تۆ ئاواز ددانەوە بۆ شعری یەکێ لە شاعرە لاوەکانی وڵاتە کڕیتە ئەم ئاوازە ئاواز ددانەوە بۆ یەکێک لە ئەڵقەکان کڕیتەوە بە ناوی خۆتۆ بڵاو کردێتەوە بە بەڵێ بە نەخێر وایە قەتوانی قەت شواناوێت زۆر سپاس بۆ هەڵکە و زاهر هونەرمەند دینە هونەرمەند میرا ئەو بەشدار بۆ بە ڕێزانەی ئەمڕۆ چالاکانە پرسیارەکانیان کرد جارێکی تر لە کۆتایی بەرنامەکەدا داوای لێبوردنەکەم دەنگم لەوانەیە نەیتوانی بێ باش هاوکارم بێ لە گەیانی پەیام و پرسیارەکانم و ئێوە بڵێن ئەوە ڵێ چی بەڵام چی بکەین نەخۆشیەکە ینی سەوتم ڕێگەی نەداوە تا بەرنامەیەکی دیکەی بێ سنوور هەڵدانەوەی بابەتێکی دیکەی پەیوەست بە ژیانی ڕۆژانەمان ژیانی ئەو دیوی هونەر و بابەتەکانی پەیوەست بە سیاست کاتێکی خۆش لەگەڵتان بەردەوام دەبین.